الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. خوایە بمان گێڕە لەو کەسانەی کە ڕەجایان بە تۆ زۆرە. پەروەردگارە تۆ زۆر لێبوردەیت و لێمان ببوورە. خوایە تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆز و پڕخێرەمان یا ڕەبی خوایە لێ وەرگرە. خوایە بە لوتفی خۆت تێگەیشتووی دین و دنیامان بکە. خوا جەلە جەلالوهو زۆر نیعمەتی لەم دنیادا بەسەردا ڕژاندوین، نیعمەتانێک کە مەگەر هەر لە گەورەی ئەو لە لوتفی ئەو بوەشێتەوە. کاتێک سێری نیعمەتە زۆرەکان و ئەو نیعەمانەی کەوا بەسەر نەفسی ئینسان و بەسەر دەوروبەر و چواردەوری ئینسانەوە لە خزمەت ئینسانە سیر ئەکرێ و ئەبێنرێ، ئینسان ئومێدێکی گەورە بە ڕەب العالەمین پەیدا ئەکا. کاتێک ئەبینی لەم دنیادا ئەو هەموو نیعمەتەی بەسەر تۆیە ڕژاندووە، ئەمەلت بۆ دروسە بێ، هیوات بۆ دروسە بێ لە ئاخرەتیشا ڕەحمت پێ بکە. ئاخر لە دنیایە ئێمە عیبادەتمان زۆر کەمە، ئەو ڕەحمی زۆر گەورەیە، ئەو لوتفی زۆر گەورەیە، ڕەجایەکی زۆر گەورە لە دەرونا دروسە بێ. کاتێکەوە لە ڕۆژی قیامەتە لەبەر دەستی ئەوە بە کەساسی ڕائەگیرین، ئەو ڕەحممان پێ بکە و لێبوردە بێ لەگەڵماندا. لە حەدیثدا هاتووە لە حەدیثی قودسیە رب العالمین ئەفەرمێ ئەنا عند ظن عبدی بی، من لە شوێن و جێگای ظنی عەبدەکەمام. واتە ئەگەر عەبدی من ظنی وەهابوو بە چاکە من لەگەڵ یا ئەجوڵێمەوە بە چاکە ئەجوڵێمەوە، ظنی وەهابوو بە خراپە بە خراپە. واتە ئەگەر ئەمەل و ئومێدی بەخوا جەلە جەلالوهو زۆر بوو، خوا بە چاک بە ئەمەلی خۆی لەگەڵ یا ئەجوڵێتەوە. ئەگەر ئەمەلی خراپ بوو، انتظاری ئەوە ئەکرد خوا عقوبەی بدا، عەزابی بدا، ئەوە بەپێی ئەوە خوا عەزاب و عقوبەی ئەدا. بۆیە دائیمە ئینسانی ئیماندار ئەبێ حسن الظنی هەبێ بەرامبەر بەخوا، ئەبێ ئەمەلی زۆر گەورە بێ بە ڕەب العالەمین، ئەبێ هیوای وەها بێ کە ڕەب العالەمین بە لێبوردەی خۆی لێ ئەبورێ، لە گوناهەکانی ئەبورێ، عەفویەکە. ئەم جۆری لێبوردەیە لە ئینسانە، ئەم کەیفیەتی لێبوردەیە لە ئینسانە وەهات لێ ئەکا کە لە ڕەب العالەمین زۆر زۆر بەگەشی سیر بکەی. دائیمە کەسێکی گەشبین بی، کەسێک بی کە انتظاری ئەوە بکەی ساتە وەختێ بە حوزوری ئەڵڵاه شاد ببیتەوە و ئەویش بە ڕەحمی خۆی ڕەحمت پێ بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله. هیچ کەسێک لە ئێوە با نەمرێت، هیچ کەسێک لە ئێوە با کۆتایی بە ژیانی نەیەت ئللا بە حوسنێکی چاک و بە ظنێکی باشەوە بەرامبەر بە ڕەب العالەمین. ظنێکی وەها کە ئەمەلێکی زۆر گەورەی بداتێ کە ڕەب العالەمین عەفویەکە. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە کاتێک ئەنبیا و ئەولیا مەلائیکە هەموو شەفاعەتکار ئەبن، شەفاعەتی خۆیان ئەکەن. ئەفەرمێ کەسێک ئەهێنرێتە دەرەوە، خوا جەلە جەلالوهو بۆ جاری دووهەم لە جەهەنەم ئەیهێنێتە دەرەوە، سەیری ئەعمالیەکە بۆ ئەوی بزانێ ئەعمالی کەڵکی ئەوەیان هەیە، شتێکی وای تێیە کە مستحقی بەهەشت بێ و بچێتە بەهەشت، ڕەحمی خوا ئەجوڵێ. ئەفەرمێ کەسێک ئەهێنە دەرەوە، کاتێک کە ئەیهێنن سیر ئەکەن کردەوەکانی ئەوەندە نین، خوا جەلە جەلالوهو ئەمرەکە بیخەنەوە ناو جەهەنەم. ئەڵێ کەسەکەش لا ئەکاتەوە ئەڵێ یا ڕەب خوایە من ئەم ڕەجایم بە تۆ نەبوو، من هەر لە دنیاشدا یا ڕەبی خوایە ڕەجام وەها بوو کە تۆ زۆر لێبوردە و گەورەی لێم ئەبوورید ئەگەر منە هێنایە جەهەنەم، ئەمزانی مستحقی جەهەنەمم، بەڵام ئەمەلم زۆر بوو بەوەی کە ڕزگارم ئەکەی. خوایە گیان من ئەو ڕەجا گەورەیەم هەبوو. ئەڵێ ڕەب العالەمین بڕیار ئەدا کە بیگێڕنەوە عەفوی ئەکات لەبەر ئەوەی ڕەجایەکی زۆر گەورەی بە ڕەب العالەمین هەبووە لە دنیا، لە ئاخرەتیشا ڕەجاکەی فریای ئەکەوێ. چەند ڕەجات بە ڕەب العالەمین گەورە بێ ئەوەندە خۆشبەختتر ئەبی. ئەفەرمێ کەسێکی عەرابی هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وتی یا رسول الله کێ حەشرمان ئەکا لە ساحەی مەحشەرە، کێ لە پرسینەوەمان لەگەڵا ئەکا؟ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەڵڵاه جەلە جەلالوهو، خوا لەگەڵمانە ئەکات. ئەفەرمێ کابرای عەرابی یەکسەر دەنگی بەرز کردەوە هاواری کرد ئەڵڵاه ئەکبەر، خۆشیێکی زۆر گەورەی دەربڕی. ئەسحاب فەرمویان ئەی پیاو، کەسێک ئەگەر بزانێ خوا حیساب و کتابی لەگەڵا کابێ بترسێ. فەرمووی
ڕاستە ئەبێ بترسێ بەڵام وەڵڵاهی من خوام ناسیوە کە خوایەکە زۆر بەڕەحم و کەڕەمە من ئەزانم خەڵکی ئەو بادیەم خەڵکی ئەو بیابانەم ئێمە بە ئینسانیەتی خۆمان ئەگەر دەسەڵاتمان هەبێ بەسەر کەسێکە عەفو یەکەین والله تەئکیدم لەوەی کە ڕەب العالەمین عەفومانەکە بۆیە ئەڵڵاهو ئەکبەرم کرد مادام ئەو حیسابمان کە ئەو پیاوێکی ئەو کەسێکی بە کەڕەمە خاوەنی گەورەیەکی زۆرە لێمان خۆشە بێ لێم لێبوردەیە بەرامبەرمان سەریەمە عەرابیەکە چ ئەمەلێکی گەورەی هەیە چ ئەمەلێکی گەورەی هەیە بە ئەڵڵاه جەل جەلالوهو کە ئەڵڵاه فریایکەوێ ئەبێ ئینسانی ئیماندار ڕەجایەکی زۆر گەورەی هەبێ بەخوا ئەبێ لەم دنیاە دەرنەچێ ئیلا بە ڕەجایەکی گەورەوە نەبێ ما بچینە خزمەت ئەم حەدیثی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئەگەر ئێوە هیچ گوناه نەکەن ئەوەندە تاهیر بن خوا جەل جەلالوهو ئێوە ئەگۆڕێ بە خەڵکانێک گوناهکەن ئەمما تەوبەکەن تەوبەکار بن دەی بزانە خوایەک جەل جەلالوهو کە تەوبەکاری خۆشەوێ کە ئەیەوێ ئێمە گوناهکار و تەوبەکار بین بزانە کە لەم دنیاەدا زۆر کات تووشی گوناه هەبین کە تەوبە ئەکەین بزانە ڕەجایەک لە دڵتا دروست بێ نەک ئەوەی تووشی مەئیوسی بی نەک ئەوەی تووشی قونوت بی نەک ئەوەی کە توش بی بزانی کە ئیتر خوا جەل جەلالوهو بە هیچ شێوازێک لێت نابورێ نا بزانە کە ڕەب العالەمین بە گەورەی خۆی لێبوردەیە عەفوتەکە عەفوکارە بزانە تۆ پێویستت بەوەیە کە ڕەجایەکی زۆر گەورە لە دڵ و دەرونی خۆتا بچەسپێنی بەرامبەر بە ذاتی ئەڵڵاه جەل جەلالوهو بزانە فاروق عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ واللهی ئەگەر بڵێن هەموو خەڵکی چوونەتە ناو بەهەشتەوە یەک کەس نەبێ ئەترسم ئەو یەک کەسە عومەر بێ بەرەو جەهەنەم بڕوە بزانە ئەم ترسە گەورەیە لەخوا ئەفەرمێەوە ئەگەر بڵێن هەموو خەڵکی چوونەتە ناو جەهەنەمەوە یەک کەس نەبێ ئەمە لەم هەیە ئەو یەک کەسە عومەر بێ بزانە ئەم ڕەجا گەورەیە بەخوا ئەبێ ئینسانی ئیماندار ڕەجای ئەوها بێ بەخوا ئەوەندە متمانەی هەبێ کە لە حوزوری ڕەب العالەمینە لە بەردەم پەروەردگارە پەروەردگارێکی لێبوردەیە لێی ئەبورێ بەڵام پێویستە ئێمە بەهۆی ڕەجاوە تووشی غڕور نەبین غڕور بریتە لەوەی کە ئینسان لە کاتێکا کە هیچ کردەوەیەکی چاکی نییە ڕەجای چاکی بەخوا ببێ ئاخر تۆ کردەوەیەکت نەبێ ئاخر تۆ صیفەتێکت نەبێ لە بەردەم ڕەب العالەمینە سەرفرازت کە بە تەمای چیت چاوەڕێی چیت ئەمە پێی ئەوترێ غڕور پێی ناوترێ ڕەجا کاتێک کەسێک بڵێ وەڵڵاهی من دڵم پاکە و ڕەجام بەخوا زۆرە ئەمما هیچ جۆرە کردەوەیەکی نەبێ نا ئەگەر ڕەجات بەخوا زۆر بێ ئەگەر دڵ و دەروونت دڵ و دەرونی کەسێک بێ کە انتظاری ڕەجای ڕەب العالەمین کە ئەبێ کردەوەکانش کردەوەی کەسێک بن کە انتظاری ڕەحم کە چاوەڕێ ئەوە کە ڕەب العالەمین بە گەورەی خۆی لێبوردە بێ بەرامبەری بزانە ئەفەرمێ معروفی کەرخی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ رجاؤك لمن لا تطعه من الخذلان والحمق أفرمي أو كسيك رجاب كبرامبر بكسك كإطاعينك تو أي عبد من أجر رجاما وهابي ببي إطاعات شاوري رجاما وهابي كرب العالمين لمن لبردي برامبر من معروفي كرخيشة معروفي كرخي رزا ورحمتي خوي لبي أفرمي أولا حمقي أو إنساني أجر إنسان عقل به شون بم كيفية أجولته إطاعي رب العالمين نكا لكاتك كإطاعيناك بيت أملي زور قورة بخوازي بيوي فردوس جيغي بيو جاري سجد نبا بيوي فردوس جيغي بيتو لچكي بسر ونبي آفرتك وسري الرودك بيوي فردوس جيغي بيت لقل أودا لنواجيكي جماعة حضوري نبي لجمعيك لقل أهل دينا بجدار نبي بزانا خوا جل جلاله كومالي وێزگەی داناوە کە ئەمەل بە تۆ ئەدا ڕەجا بۆ تۆ زیادەکە ئەویش ئەوەیە 33 جار سبحان الله 33 جار الحەمدولله 33 جار الله ئەکبەر یەک جاریش لا إله إلا الله وحده لا شريك له ئەمە 100 جار ئەبێتە مایەی لێخۆشبوونی گوناهی نوێژێک بۆ نوێژێکی تر جا بزانە چەند گەورەیە ئینسان کاتێک کە لەمەت حاڵی ئەبێ و تێ ئەگا ئینجا خوای خۆی ئەناسێ اینجا ئەزانێ خاوەنی پەروەردگارێکە کە ئەو لە بچووکترین گوناه و گەورەترین گوناه ئەبورێ اینجا ڕەجای بۆ دروسە بێ ئەمەلی هیوای زۆر گەورە ئەبێ بەرامبەر بە خوا جەل جەلالوهو دەست نوێژێک و دوور کات نوێژ
كاتك رب العالمين لێت قبولکە و گیرا بێ ئەوە ئیتر بەهەشت جێگەتە خوا جەل جەلالوه ئەی کاتە مایەی ئەوەی کە لەسەر جەم گوناهەکانت ببوورێ بزانە بلال پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی بلال خشپەی نعلەکانی تۆم لە پێش خۆمەوە لە بەهەشتا ئەبیست ئەفەرمێ من تەنها ئەوەندەم کردووە هەر جارێ دەست نوێژم گرتە بێ دوورکان نوێژی سنەتم کردووە چ ئەمەلێکە چ هیوایە کە ئینسان بۆی دروسە بێ بەرامبەر بە رب العالمین کاتێک کە تۆ لە پشت ئیمامەوە نوێژەکانت بە جەماعەت جێبەجێ ئەەکەی کاتێک سوورەتی فاتیحە تەواو ئەبێت و تۆ لەگەڵ مەلائیکە ئەڵێی ئامین موافقەی ئامینی تۆ لەگەڵ ئامینی مەلائیکە و ئامینی ئیماما ببێ خوا جەل جەلالوه لە هەموو گوناهەکانت ئەبورێ چ ئەمەلێکت بۆ دروسەکە چ ڕەجایەکت بە الله جەل جەلالوه دروسە بێ بزانە ئەم حەدیثە ئەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه كسك رجوي مانجي رمضان أجري مؤمنة بإيمانه إن جاء شاوري أجريش تنها لرب العالمين كا أو أن ده إخلاصي هي يكسر أتواني حسابي بكابل يا ربي خويا أما جيرايا حسابي أكال سكر دو أكاني أو أن ده بإخلاصه وجيب جي كردوا شو كان رجو إخلاصيتي كي زور قوريتي هیچ کەس پێت نازانێت کە تۆ بە ڕۆژوونیت ئللا خۆت و ئەڵڵا نەبن بۆیە خوا جەل جەلالوه هەر خۆی پاداشتی ڕۆژەوان ئەداتەوە دەی کاتێک کە تۆ ئەمە ئەبیستی کاتێک ئەمە ئەزانی ئەمەلێکی زۆر گەورەت بۆ دروسە بێ ئەمە هیوابەخشێکی زۆر گەورەیە بە دڵ و دەروونت کە ئەزانی خوا جەل جەلالوه زۆر لێبوردە و بەخشندەیە خوایەک کە زۆر ڕەحمان و ڕەحیمە لەگەڵ عەبدەکانە کە زۆر نەرمە لەگەڵ عەبدەکانیە ڕەجایەکی گەورەت بۆ دروسەکە ئەفەرمێ إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله أفرمي أو كساني إيمانيا هي أو كساني هجرتك وجهادك سي صفة إيمان هجرة جهاد أوان الرجايان بخواها أوان خلقانك كأميديا برب العالمين هي جابزانا كسك أتواني الرجاي باشي بخواها بي كسك أتواني كالرجاي قوري برب العالمين ببي کەسێکە کە بتوانێ ئەعمالەکانی کردەوەکانی جێبەجێ کردبێ ئیمانی هێناوە هجرەتی کردووە جیهادی کردووە ئەمانە کردەوەن کاتێک ئەتوانێ ڕەجات بە رب العالمین ببێ کە ئەوەیە ئەم کردەوانە جێبەجێ بکەی عیباداتی خۆت تۆکمە و تەواوکەی اینجا ئەمەلێکی گەورەت بە رب العالمین بۆ دروسە بێ لە دەروونە اینجا هەستەکەی کە خوای تۆ چەند باڵا دەستە چەند بەڕەحم و بەسۆزە لەگەڵ عەبدەکانیە جا بزانە پێویستە ئینسان لە ژیانە بەترسەوە بژی لە سەرەمەرگا بەڕەجا بەخواوە بمرێ چۆن عولەما ئەفەرمون لە ژیانە عیبادەتانێ بکە لە ترسی خوا بە ترسی خواوە عیبادەتکە ئەمما کاتێک کە مردی ڕەجات زۆر گەورە بێ بە رب العالمین ئینسانی ئیماندار ڕەجای زۆرە بەخوا زۆریش ئەترسێ لە رب العالمین لەم نێوانەدا وەک نمونەکەی عومەری کوڕی خەتاب بۆم هێنانەوە ئەژی داواکارین ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە بەڕەحم و بەزەی خۆت ڕەجامان زیاد کە بە خۆت خوایە لەم دنیاەدا دەرنەچین هەتا بە ڕەجایەکی جوانەوە بگەینەوە قاپی تۆ وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم